ڕێکخراوی کوردستان دیالۆگ ئاوێزان با شعر و موزیک و تابلۆ ڕێسلێنان و پێشانگای شێوەکاری و ناساندنی دیوانی تابلۆ شعری ڕنگ ڕێژم کە بە ئەوینت بۆ شاعیر و هونەرمەند دکتۆر ڕێبوار سەعید ساز دەکات. هاوکارمان ڕێژنە ڕزگار ڕاستەخۆ زانیاری زیاترمان لەسەر مەراسیمەکە و کتێبەکە دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە سەوسان ئێمە لا هۆڵی خاکین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوی کوردستان دیالۆگەوە دیوانی ڕنگڕێژم کە بە ئەوینێت لا نووسینی دکتۆر ڕێبوار سەعیدە ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە هەم دیوانەکەش بە شێوەی تابلۆ لێرە نمایش دەکرێت. من لەسەر ئەم کتێبە و تەواوی زانیارەکان لە بەڕێز ڕێبوار سەعید وەردەگرم کە بەڕێزیان نووسەری ئەم کتێبن. دکتۆریان سلااوت لێبێ بە ئەرێک نەبێ بفەرمی تێرە زۆر سپاس. پەیوەندی شێعر و شێوەکاری چۆن دەبینی؟ لە ڕاستی بڵێن لەو ئەزمونەی منە کە من ناوم ناوە تابلۆ شێعر ئەوەی کە لە تابلۆکان ناویستومە بیڵێم بە ڕنگ و بە هێڵوتومە ئەوەی کە نەمتوانیوە بە ڕنگ و هێڵ بیڵێم هەوڵماوە بە وشە بیڵێم یعنی ئەو چنینە لە مابینی وێنە لە ناو شعرە وێنە لە ناو تابلۆیە. ئەم دوو دایلۆگایە بڵێن ئەم دوو ڕەگەزە من هەوڵماوە لە ئەزمونێکی ئەم کتێبەیە دەستخۆش. زۆر جار هونەرمەندانی شێوەکار ئیلهامیان لە شاعیرانی ترەوە وەرگرتۆ بۆ نەخشاندنی تابلۆکانیان بەڵام پێچەوانەکەی کەمترە هۆکار ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە؟ ڕەنگە پێچەوانەکەی ئەوە بێ کە ئێمە شاعیرمان هەیە کە وێنە کێشیشە بەڵام بم شێوەیە من تقریبەنە من ئەم ئەزمموی 40 ساڵە من یەکەم پێشانگای پۆستەری شعری ساڵی 1970 لە هەولێر کردومەتەوە یعنی 40 ساڵە من لە ناو ئەم ئەزمونەیە کارەکەم. ڕەنگە پەیوەندەکەش بۆ بێ کە تۆ ئەگەر من لە دنیای ئەدەبەوە هاتم بۆ شێوەکاری بۆیە هەمیشە هەستم کردووە ئەدەب شعر حزورێکی تایبەتی هەیە لە ناو کارەکانە. خەیاڵی شاعیر فراوانە شاعیر چۆن نەتوانێت ئەو خەیاڵی لە ناو تابلۆیەکە بکێشێت و تعبیری بکات؟ ڕەنگە تۆزێ قورس بێت چونکە تۆ ئەیکەیتە دەقێکی کراوە بۆیە هەر بینەرێک ڕەنگە تەفسیرێکی جیاوازتری هەبێ بۆ شعرەکە تەفسیرێکی جیاوازتریش هەبێ بۆ تابلۆکە بەس من هەوڵم ماوە ئەم دوو ڕەگەزە کە هەردووکی بڵێن من خۆم خۆڵقێنەری ئەم دوو ڕەگەزە ئەدەبی و هونەریەم توانیمە ئەو تانوپۆیە دروستکەم لە نێوانی ئەم دوو ڕەگەزەیە. کاتە چی وای لە دکتۆر ڕێبوار کردووە کە ئەو خەیاڵی لە فەزای تابلۆیەکە بڵاو بکاتەوە بیکێشە لە تابلۆیەکی شێوەکاریە؟ من پێم وایە من هەرخۆم بۆ خۆم یەکێکم لە هونەرمەندانەی کە ناتوانم سەقامگیر بم لە جۆرێ لە کاری هونەری. من پیکەرەکەم گرافیک دیزاینەکەم یعنی ئەنواع بازەیەم لە هەموو ڕەگەزەکانی ناو نەرەوانی بۆیە هەستەکەم قەتی زبوون لە ناو یەک ڕەگەزە جۆرێ لە جۆرەکان وابەستەمانەکە بەوەی کە نەتوانین فەزای بیرکردنەوەمان بەرفراوانتر بکەین. شعر یان شێوەکاری کامیان خێراترن بۆ دەربڕینی ناخی هونەرمەند؟ من لەبەرەوەی زۆر کاری ونەریەکەم بۆ من هەردووکی تقریبەن هەمان شعر ئەبێ شعر بێت یعنی تۆ کاتێکە وێنەیەکی شعری لە خەیاڵتا هەیە ئەبێ فۆرمی پێبەی بەس ڕەنگە لە تابلۆیە ئاسان بێت تۆ هێڵکاریەک تەنا بکەی یا فیگەرێ بکەی ڕەنگە پێویستی بە چیرۆکێک نەبێت تەکمیلیکەی لەگەڵیە بەڵام تەسەورەکەم شعر ئاسانتر نییە بۆ ئەوەی کە تۆ بتوانی دەسەمۆی بکەی. دکتۆر ڕێبوار لە دوای ئەم مەراسیمەکە ئەم کتێبە بڵاو ئەبێتەوە لەکوێ ئەم کتێبە بەردەست ئەبێ و ئایا ئەبێتە سەرچاوەیەک بۆ خوێندکارانی کۆلێژ یاخود پەیمانگای هونەرە جوانەکان؟ لە ڕاستی لە ڕێگەی کوردستان دایلۆگەوانێ بڵاوە بێتەوە هەر لە ناو ئەم کتێبەیە حەو لێکۆڵینەوەی تایە هی حەوت لە شاعیر و نووسەرە ناسراوەکانی ئێمە کە من پێم وایە ئەوە دەرفەتێکە بۆ چ خوێندکار چ بۆ کەسانەی کە خەمی لەم جۆرە کارانەیان هەیە ڕەنگیش بێ هەر خوێنەری خۆی بۆ خۆی پەنجەرەیەکی کە بکاتەوانێ لەسەر ئەم بابەتە.